دۆستان ئازیزان، ئەم جارش خۆشحاڵین جارێکی کە پێتان شا دەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە سەکۆی فیلمسازان. ئەلبەتە وەکو بڕیارمانداوە لەگەڵتانە بەردەوام ئێمە هەر جارە و گەنگەشەی فیلمێکی کوردی بکەین. ئیتر فیلمەکان مەبەستمانەوە فیلمی کوردی بێت، ئەتوانین فیلمی بیانی بکەین، بەڵام فیلمە کوردیەکان بۆ ئەوەمانە بۆی خۆمان بە خۆمانە بچینەوە بزانین کێشەکانمان چییە، کەم و کوڕیەکانمان چییە و باشەکانمان چییە و فیلم سازەکانمان هاندەین. ئێستا گەشتوینەتە بڕیارێکی کە چونکە ئێمەی کورد دێرزەمانێکە لە مێژوویەکە بەتایبەت لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵە فیلم سازمان فیلمیان دروست کردووە. هەرچەنێ لەو زەمەنانە فیلمەکان کە کراون ئیتر بە کامیرەی VHS یان بە سیستەمەکان باش نەبوونە، تەنانەت ئەگەر ئەو فیلمانەشمان بەردەستکەوێت کە وەختی خۆی بە 8 ملیم و بە 16 ملیم کراون، هەر ئەیان هێنین و پێشانیە دەین و پێمان خۆشە هەمومان گەنگەشەیکەین، چونکە ئێمە سەیری ئاست و بیر و بۆچوون و لێکدانەوە و هەوڵ و توانای دەرهێنەر و ستافەکە و هەمویان بەیەکەوە ئەەکەین بۆ ئەوی بزانین چۆن لەو زەمەنەیە هەوڵیانداوە بە جۆرەی ئەو زەمەنە. ئیتر کات بە کات قۆناغ بە قۆناغ هەنگاو بە هەنگاو فیلمەکان گۆڕاون گەشتونەتە ئاستی تر. اینجا بۆیە ئەو ئاستانە ئەبێ ئاگامان لێبێت بە جۆرەی ئەو هەنگاوانە قسە بکەین، بە جۆرەی ئەو هەنگاوانە باس لە فیلمەکانکەین تا بزانین ئێمە چیمان کردووە و چی کراوە. ئەم جارە تەوەری ئەمڕۆمان فیلمی خانمێکی دەرهێنەرە. ئێمە ئەبێ زۆر زۆر خۆشحاڵ بین و هانی خانمانمان بدەین لە بوارەکەیە ئەوان قۆڵی لێ هەڵماڵن و شۆڕشەکە لەسەر دەستی ئەوانەوە دەست پێ بکات. ئەلبەتە ئەگەر بێت و سەیری فیلمەکەتان کردبێ، من بۆ خۆم هەنێ سەرنجم هەیە ئێمەی پیا و لە فیلمەکانمانە بوێریەک هەیە لەم فیلمەی لە فیلمی دۆزی هونەرمەندی خاتون دەرهێنەر ڤیانخان ئەو جورئەتەی ئەو کردوێتی ئێمەی پیا و زۆر بەمان خۆمان لێ نەداوە. اینجا من ئەوە بە هەنگاوێکی زۆر زۆر باشە زانم و بە شۆڕشی ئەزانم، یعنی ئەوەی کە ڤیانخان کردوێتی و هەر ئەم شەویش هەر بۆ ئەو هەمان تەوەر خانمێکی خۆمان تریفەخان ئەو لەگەڵتانە ئەبێ و ئەو گەنگەشە ئەکا و ئەو شرۆڤەی فیلمەکەی ڤیانخانەکات. من دەرەچمە دەرەوە و با بڵێن ڕوبین واتە شاشە سکرین بۆ هەردووچیان بەجێڵم و وانەکە هەردووچیان بەردەوام بن لەسەری. ڤیانخان بخێر هاتی سەر و سەر چاوێتمە. گەلک سپاس گەلە دەنگێ متی؟ ئەرێ من گوێل دەنگێتەیە ئەی تە چاوانە تە گوێل دەنگێ منە؟ دەنگێوە گەلک خۆشە گەلک باشە هەر بژینین هەر بژین. گەلک سوپاسێتت کە مەیتری فەخان دەنگی تۆ چۆنە؟ سڵاوڕێز بۆ ڤیانخان بەخێر هاتن سەرچاوان چاوە دڵمان ڕوون بەوە. سڵاوڕێز بە هاوڕێیانی فیلم سازان و ئەوانەی کە ئێستا لەگەڵ ئێمەن و ئەوانەشی کە دواتر ڤیدۆکە دەبین و ڕکۆردەکە دەبێن. ئازیزان، من و ڤیانخان لە سەرەتایە کە میز ڤیانخان بێت بۆ فیلم سازان و بەیەکەوە هەوڵ بدا و لەگەڵمان نابێوانەی خۆی پێشکەشکات. ئەمە 2-3 ساڵ پێش ئێستا بەشەڕ هاتی من هەرموت ڤیانخان وەرە ئەوەی وت نە ئێوە وان هجوومێ کردە سەرمان. بەڵام ئێستاکە ڤیانخان خۆی خاوەنی فیلم سازانە، تریفەخانش خۆی خاوەنی فیلم سازانە. تریفە یەکێکە لەو کەسانی کە پشتمە لە فیلم سازان و ڤیانخانیش بە هەمان شێوە و بەردەوام پەیوەندیمانەیە. خۆشحاڵم کە ئێمە فیلم سازان ئاها لە یەک تێبگەین و هەوڵدەین پێکەوە کارکەین، پێکەوە ئەم ڕەوشە بەرەو باشتر و بەرەو باشتر بەرین و نەوەکانمان بۆ ئایندە سوودمان لێ ببینن. جا من بە یارمەتیتان پێم باشە با ئیتر تریفەخان و ڤیانخان خۆیان بەیەکەوە گەنگەشەی فیلمی دۆز بکەن. فەرمونون ئیتر ڕوبین بۆ ئێوەیە.
سڵاو ڕێزبیان خان بەخێر هاتی خۆشحاڵ بووم گەلێک خێر هاتی عەزیزەم دەنگی من باشە دەنگی تو زۆر باشە ئێدە گەلێک باشە ئەس خۆشحاڵ بووم پەیوەندیاتە و هەڵوێستێتە و خەمخۆریاتە بۆ سینەمایە بوارێ ژنێ و سینەمایە و هونەری سینەمایە و کورتپەروەریاتە سەر چاوە خۆشحاڵ بووم گەلێک قوربانویان خان منیش هەڵبەتە زۆر شانازی دەکەم کامڕۆ لەگەڵ ئێوەم زۆر خۆشحاڵم و ئێوە بۆ ئێمە مامۆسان بەڕاستی بەتایبەت وەکو ژنێک بۆ من وەکو مامۆسا طبعا مامۆسای ئێمە دەبێت بە شوێن پێەکانی ئێوەدا بڕۆین و سود لە ئێوە ئەزمموی ئێوە ببینین گەنگەشەی ئەمڕۆ لەسەر فیلمی دۆزە ڕاستیەکەی دەمەوێت شتێک بڵم لەسەر فیلمی دۆز بۆ من نۆستالژیایەک هەیە ینی ئەو کاتێک ئەو فیلمە دەرچوو 2011 بۆ 12 هێشتانە ئینتەرنێت وشت بۆ و ڕادەی ئێستا بڵاو نەبوو لە کۆمەڵگا ئێوە منیش هەر بۆ خۆم زۆر درەنگتر ینی کەوتمە دنیای ئینتەرنێت و ئەوانە ترها دەڵێ مەجبور دەبی هەتا دوا ڕادەکەن زۆر ناچار نەبووم یعنی هەر خۆم لێ بوارد ڕاستێکی ئەو دەم پێم وا بێگۆڤاری هەتاو بوو چاوپێکوتنێکی لەگەڵ ئێوە کردبوو لەسەر فیلمی دۆز لەبارەی فیلمی دۆز و جا باسی فیلمی دۆستان کردبوو و بەڕاستیش من لەو فیلمەوە ئێوە مناسی دەرهێنەرێک بۆ من ینی گرنگ بوو دەرهێنەرێکی ژن و فیلمێکی بەو جۆرە بۆ ڕەنگە و بۆ ناوە یعنی زۆر هەر ئەو کات بۆ من گرنگ بوو بەبێ ئەوەی هێشتا نەمبینی بۆ فیلمەکە کە بەڕاستی من زۆر درەنگ بینیم وەکو گوتم و کات ئینتەرنێت وەکو ئێستا نەبوو بۆیە نۆستالژیایەکی من هەیە ینی لەگەڵ ئەو فیلمە و بۆ زۆر پێم خۆش بوو کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە گەنگەشەی ئەو فیلمە بکەم و بۆ من گرنگ بوو بەڕاستی ڤیان خان سەرەتا با لە ناوی فیلمەکەوش دەست پێ بکەین لەگەڵ هاوڕێکی ئەزیزم باسی فیلمەکەمان دەکرد ئەو پێیوا بوو کە فیلمەکە وا باشتر بوو ناوی سورمێ بوایە ئەمنیش گوتم نا بۆچی ئێمە کە دەزانین بۆ ئەو هاوڕێیانەشی کە ڕەنگە ئەگەر نەزانن فیلمی دۆست کە لە حەیرانی زەیندەیاد و هەرمان حەسەن سیساوەیی وەرگیراوە بە ناوی سورمێ و خورشید منیش گوتم نا ئەو ڕێکم بە حازری نەیداوە دۆز کاتێک وەکو پێشتریش باسم کرد کە ناوی فیلمەکە دۆز بوو شتێکی دیکە هاتە هزری من بیری من ینی ئەم فیلمە وەکو کە لە چیرۆکێکی زۆر جوان وەرگیراوە کە ئەویش گۆرانی یان ببورن حەیرانێکی حەسەن سیساوەیە یادی بەخێر دەتوانی ینی باسی ئەوە بکەیت چی بوو ڤیان خان وای کرد کە ئەم چیرۆکە بکەن بە فیلم بۆمان باس بکەن ینی چۆن چی بوای کرد پەنا ببێ بۆ حەیرانێک بۆ گۆرانیەک مەسەلەن بۆ تێکستێک کە لە حەیرانێکی کوردیە ئەو چیرۆکە وەربگری لە کاتێکدا ینی بۆ دەرهێنەرێک یان دەتوانی بەدەیان چیرۆکی دیکە هەیەیان بکەی بە فیلم gelek spas ew xwe min gelek ji mêje je hest kir gelek stranên Kurdî bibine film dikevne ber çavê gencên me kîç û kurên me dixwên nû ji ber çi ji ber ku min bawerî geleka pindê heye ku strana em ê parastîn yanî strana xala hevgirtina miletê Kurd e çend dagîrgera sinûrdana bin navbeyna me da stranên me derbas bûne و نکاجی سینما جی درباز بویه فوکی فیلم سازان جی درباز بویه یعنی هم فیلمکی باشوش چیکن روجالاتی و باکوریه تیدا روجاوات چیکن همیه تیدا مبت منبت افخالا هفگرتنا میه ادی گلک سترانت هین من حست کر تایبت سرمی خانه گوهی سینم خانه سرمی خان اوه و سرمی خان و خورشید بس يادي العلي خانة قوباي ببورن جماعة أسخلت بو العلي خانة قوباي ستراني نوي جلا خوشن وتظاني يعني صالون وبلكي بزاران صالة يعني جوهاكي بجوهاكي چون
ج زمانکی بو زمانکی دمکی بو دمکی گهورین استران جیبوین ناوین جهان ناوین کسا ادی مثلا خورشید چاف بخال و سرمه جبرک وقت از 16 سالی الدهو که مستودیا قچه بو آریکاریا برای من جعفر مایی اوی نویسی بو رادیو کردیا بغداد و هر استرانک چیروکه که و او کرد چیروکه که رادیویی بجه حتی از که من سینمایی هلبت سال بچون حتی وینه توان درست کم و ده گورینا لیب کم مثلا او بو يعني جبروی که من رول سرمه دیتیت رادیو کردیا بغداد 20 حلقه بون زنجیره که رادیویی بو جا من گلک دویا که هینگه بیده فیلم هلبت بس امکان من نبون او دم گون صوتن و تلان کرنا کردان بو کامرین ویدیوی هر ندبون هر ما کردستانی اواد بجنه با کوری عراقی اللي باشور ما يولات ما بيجاش هنده أبا ما تسري من دا يعني قالك ستران هبون وطيبات جي سترانا جانش خليل وقالك ستران دي ما موزين يعني قالك ستران وشحرين ديروكية كافنية كملاتي ما بشيال كدي بي أبدان كدي بي زمان هاتيا باراستن ديروك هاتيا أشكرا كيرن بوان سترانا هالبات حزا من هبوك أم همي يعني ام گلک خم خور و سینما کار بکنه گلک فیلم لیبله بیدارم کوچه ببن گنجید ما هاتن میدانه و گلک زیرکن و کرد پرورید ما گلک زیرکن و سینما کارید ما گلک زیرکن و فیلمین گلک باش دینا چه کرن دنیایت بالابن و از بار کم اوسترانا دی چه بن اوسترانی که بن مثلا خوشتی چه بخال او بو مل دو که بیدم نه سال چنده بون بس هفته و هفت بو هفته و هشت بو هفته و هشته بو ما قالك زحمت بباب الراديو بغداد ما تشيكر بو او بو و اصلا جراج بو قالك تشديهم بس ابش كستراني هات بو از قالك حس كم ستراني ما بنا فيلم راستي يعني او راستي ديار بيت بلكي اجت ستراني داد دلستاهي او تشناد بنا قوتن اويد من قوتين جبالكو من خيال خاش بكار اينايا اللي في باوريا من كوتي دميدا كاتشا بو دي في باوريه هلبت من خيال كارينايا بو نمونه قالك ابو سيارة ميكيريات بيجنا من متچازانی با عدره یا چا بود با عدره پایتخت بود کردستانه البته پایتخت بود بس چا ویرانکی رو که ویرانکی رو او نشوله منه بس از وانم کو پایتخت بود او جیب سترانا جا وقت بسیارا من کری که تا چا وزوانی هم ستران بجید ستران تو وصفا سترانه دا وصفا بیریوانا سر جای کردستانه وصفا او دایی که اما شرن برخدانا با عدرت بجیدن ببراید بید میرید بید دوستید بید کرید بید دنگ دایه يلا استرانتين حتى كتقول خاب دايما محمد عارف يجي وقت بيجي لو بس داشته با عدري كاتن هم شرين تجي با عدري نتنا كيرن با عدري ويران كيربو جربان من هول دايكو بريا كمبيوتر وبريا فيلموي با عدري نشاب لم يكو كي شكل سيرتو ميردين الباكور بيت هوا خبطه مالا ميري با عدري ميري با عدري يعني من هول داينا بالديانات نينم و تشتني تدا نبيت وكي تيلين كي هربة وكي موبايل وكي طرمبيل يعني بلا بيشي زمانكي بس كي زمان النظام بس ده زمانكي من هول ضايج ديانة أفكار ناين اللي بالي بعد ديارة يعني ما ميزاني بعد إصدقائنا بيجمان إما دزانين ك يعني أكو إيوج باستان كري إما يعني جوراني وجوتني وبيجي كان إما يعني باراستوا كرد بخو ميجوكي نسراوي نية بداخل إما ميجو كمان ميجوكي زاركية دم أو دم يعني ميجو من لو جوراني وبيتو وحيران وشتانه دا بارز راو شويني باراستني أو ميجوي إما جبريتي لجوندكان بيجمان يعني شني باراستني كولتور وميجوي إما بريتي لجوندكان أيج لو جوراني وبيتو وحيران ولاوكو أوانا دا بارز راو بويا يعني قبرسياري أوبكم فيان خان تاتن جرينجا فيلم سازان وسينما جران بقشتي يعني بقرنو بو تشيروكي أو جوراني وبيتو حيران ولاوكو أوانو بيكن بفيلم چونکو وەکو گوتمان ئەوانە مێژووی ئێمە لە خۆدا هەڵگرتووە بەڕاستی تا چەند گرنگە ئێمە بگەڕێینەوە بۆ ئەو چیرۆکانە بەلکو بۆ هەر کەسی گرنگ نەبیت بەلکی بوو نمونە گەلک کوردێتمە فیلمسازێتمە دەربەی وڵاتی حەسکەن دووزەخۆیە دەربە یا تاکە کەسی دەمەڕەبی ڕێگەخوانی شابدەن حەزە باوەریەکە گەلک حەسکەن جوورێ ژیانە نوی نیشابدەن بڕیا فیلما حیوانیان خود چکن گل فیلم سازه نو
هەلبەت مافێ وایە ئەمە حەزم منە ئەس وەکی شەخص gelek girê dayê dîroka xwe me û ez neşêm bawer kem ku me pertûkî nebûn me nivîskar nebûn bes ez bawer kem ê jina xwe tîn birin tiştê ku maya parastî hindek jê stranin bi dîtina min ji ber ku hekî em hizra xwe bikeyn demê nû hebû me şingalê dît yanî tu berê xwe dê wextê şingaliyê me dibêjin ev heftê û dû heftê û sê ferman e neyariya biçîkaya yanî qirkirina milletan ji ber vê ez dibêjim hebûna me ye û sînema jî helbet beşeke şoreşa me ev dîtina min e helbet dîtmînte ser heza wî kesî bû nimûne evad me demê xwe da dîtî yanî temenê min da ku me dîtî li Başûrê Kurdistanê ew hemî enfal û kîmyabaran û qirkirin hemiyê bûyne eger bin film yan stran yan çîrok hemiyê bûyne cihê daxê hemiyê bûyne cihê xwelîseriyê ez hez kem berxwedanê nîşabe rastî yani eger tu berê xwe de filma dûz jî wasa berxwedan neke yani jineke kîçeke ser heldet dîta xwedan dûz ji ber hindê ew ekterêt ku hatîn têda wekî zûzanê hunermenda wekî zûzanê ya mezin ji Almanya bihêtin û yekem cara rolê sînemayî dibînîtin ji ber ku derhênereka jine û straneka kevna Kurdiyê hesket bejdar bît dema ew dibêjît ev xwedî dûz e ev kiçe netinê ciwan e û netinê kiç e ev xwedî dûzeke yanî li wê dirê nav hat te rastî dê dixtemê fontaj ket nav têt gelek cara em xudanê wê dûzeyne em xudanê wê berxwedaneyne em yek wet dibêjî em jin taybet dema em bêjîne dagîrkerî ne yani em bêjîne babê jî ne babekê zalim babê sirmîxaneyê zalim bû yani ji bo xwe û desalata xwe dixwast sirmîxana xwe bifirûşît kiça xwe yani cegera xwe ku dibêjin ji ber wê ev rastiyeke ev rastiya me ye ez gelek hez kem destê xwe me ser wê birîne bes ne ku bêşît belkû çare bît belkû çare bît çunku eger te birînek hebît destê xwe da ya girdî bît kes neşît çare ket heta ku nebînin çi cûre birîne heta doktor bî bît nebînît ya ji min ve em gereke bibînîn em gereke birînê xwe bibînîn yanî bu filmê bû nimûne filmê Kurd te filmê min yê kiça Kurda gela rexnê heyên bêjin çawa tu dibêjî kiçeke çiya çiya şerket şervaneke ya ku ji ber bab û birayê xwe revî aya ji ber zilmê revî zalim zalim e yani dagîrkerê welatê min bît yan bab û birayê min bît yan dayika min bît zalim zalim e pirsîngêjiyeke birayê min xwedê neket zilmê min biket xetayê dayika min in çunku bersîngê wê perwerde bûye eger ciyawazî hebît navbeyna min û wî da di milkî lêkvekirinê de yan jî di azadiyan da yan jî her nirxekî da bêgavê xetayê dayika min e û da pîra min e çunku ewan ciyawazî êxistiye navbeynê da ji ber wê herdem min gotiya dê bêjim jina me vê til meydanê bît jina me vê til meydanê bît yani çêkirina filma jî tişên ma çi ye yani bûçî mêrçên em neşê yani wextê hindek hevalên min yên Ewropî mesela dibêjin wow film gelek zehmet e bû her dem hebûne gelek şmêje film hebûne û sînema hebûye hekem berê xwe deyne welatê me netinê jina me an mêrê me belkû gulûgiyayê me jî ketine ber zilmê û sotinê eger vê carê em lûzanê bûyîn me behsê sed saliya parçekîna welatê xwe dikir min gotî gelî jina em zêdetir jinî nikel vê dirê berê xwe de ne me yani em ê nîqaşê dikeyn mesele çi bû û çi bikeyn baş e بو اوید وی روزه مانه نه ولاتت مبونو نه کلمه جی بو یا اشکرا بس اوید وی روزه کردستان پارچه کی همی میربون بس یه بر سینگ دایکا مازن بوی یه بر سینگ جنا پرورده بوی جبروی لازم هم هزرا خواب که آیا چه سرمله منه بو مروایتیه بو آشتیه بو افشار و شیقه نمینم بو جاکدی انفال سر کردانه رابن بو چی یعنی شنگان همه هزرا خواب که این همی پیگه نینو که یزی یعنی بو چی شنگان جبر چی شنگان بونه هاوان چی بو چی کربون اگر بیجین خطاین لایکی نه هندک جارا دیرو که دا هندکی تاین هندکی لایا هجتا بود گیرم بابو اما از بسیارت گم بدره که بو چی شنگال یعنی نه تنی سینما صدان فیلم بید سر بینه چکرن هر راپورت تکوانا راستیه هزار فیلم ها جید اینیدن و دویدمی دار پیشتا و اینترنتی و میدیای و تکنیکی و وی سردمینی دا جلد من میدانو بنفروتین چیت ما بنفروتین یعنی هم چیز زمانی نه ما هم چیز دمی نه اگه بیشن هبو نبو جاره که برای چند هزار سال او صابو بابو منی کردی
من نکردید ادیت برنده ببورا گل که من درش که بس برنده دیدن جدای است فیلم سازی تین حس کن بابتین دی بینن میدانه و بکنه فیلم ما از حس کن مسترانت ما دیرو که هبونا ما جبرکو من باری های که عملت که گله که سرفرازین من باری های که جنا ما گله آزایا من باریش میجه های که هکه دشمنو داگی کره ماشیا بید بمبال سر ما بکات گندال نشیا کلتوری خوب کات ماجیه مادا نشیا اجنه بترسینیدن اگه شیا بید هلایا کی بترسین تو راش پوش کات نشیا همیه جبرنده او رنگ کردواریه یکوش جنه دست بید کات کو جن جیانه ما ببیت ما نبیت یعنی نکو از جن ملاوا بس میجی جنات بن و سینما جی رنگ جیانه عزیزا من یعنی سینما چیه ما سینما رنگ بدن و خودی کو آینه جیانه و جیانا ماجی جنه و جنا ما بیت پیش بیت نویسینت خوابیت پیش بیت دلهنانا خوابیت پیش بیت بلسکوانیا خوابیت پیش بیت موزیک استرانا خوابیت پیش به چند سال بودی باجره میدو که کاسن که دو که کوم چلکازی ما چیکر یعنی بانگوازیه که شیستو چه کیچ خاطن و دسترانو بیجن دفل دار نیوا باجر استران گوتن و خلکیت گوتن او تشتنابید بابو چونکو بوچی من باوری اپوی اصلی های لو مجازات کم فیلم سرنده من بخوا وکو شخص وکو مروبک باوریا که گلک آمازون آبچاند و کلتورا ما و اصلی ما های لو حلبچه نباید کیمیا باران کن صدجاری کیمیا باران کن حلبچه زیانا تیدا چونکو صدان سال جنینوی آزانه و آزادن و نکجی باجره که کجم برای بدن و براستيجي يعني من باريا كما ظن في هيج بندي اساس كان فيلا يعني بوزيتيف يجاجبين يجنا ما ازاديا ما يكولتوريا ما نيشابدا خلاص فيان خان في المكان يعني بلوتي بيش برو بيشتون يعني بيشتوني بلوتي في المكان هو انزاميا بلام كاركتري سركي في المكان بخوي نابته هو الرداي في المكان بەڵکو وەڵام دەرەوەیە بۆ ئەو شتانی کە ڕوو دەدەن وەڵام دەرەوەیە بۆیان ئەوانە فیلمەکە بەرەو پێش دەبن و فیلمەکە پڕ سمبولە ینی من وا دەیبینم پڕ سمبولە پڕ پەیامە زۆر شتی پێ ئەگەر زۆر بە سادەیش بیویست پێ بیگەیان دەبێ ئەمە بە باوەڕی من پڕ دەوڵەمەندە زۆر پەیامی پێە دروستکردنی فیلمێکی بەو ڕەنگە ینی بۆ ژنێک بۆ زەمانێکی هەڵبەت لە ئێستا زۆر دوورتر ینی چەند ساڵ پێش ئێستا دەتوانم بڵێم ئەو کاتە دەرهێنەری پیاویش من زۆر کەم دەمناسین لە باشوور ینی ژنێک فیلمێک دروست بکا و لە مۆقعێکی جوگرافیا دیاری کراودا و بەڕاستی بۆ ینی بۆ من ینی ئەو جێگای تەقدیرە دەتوانێت ینی دروستکردنی فیلمێکی بەو جۆرە يعني او اسن دەتوانم پرسیاری ئەو بکەم ینی ئەو ئاسەنگیانە چی بوون کە هاتنە بەردەمت بێگومان بۆ ئیمکاناتە کەمەی کە ئەو فیلمە دروستکراوە لە دروستکردنی ئەم فیلمەدا ینی ئەو ئاسەنگیانە چی بوو یان دەتوانم ینی پرسیاری کێشی تێکەڵکەم بڵم ینی ئاسەنگیەکانی بەردەم هونەرمەندانی ژن بەگشتی و فیلمسازانی ژنیجان سینەماکارانی ژنیش بە تایبەتی چین لە دروستکردنی فیلمدا وبخو تراستيفة فيلم تشيكرن يا زحمته يعني بو ميرو جنا زحمته بو الولاد ما نفت دامه كلتوري ما دا بو جنه آسانترج لا يكيبه او جي اوكو ظلام ما مير وقت كل فيلم كي كان نشن زيزي اكتر كش پیدا كان اكتر او بيوستا يعني چو رنگ جيانه او جنشي بشكل جيانه البته وكي بارينينا وكي العراق همية الكردستان يجي كل بيدت مجيكا وكي شانوغارية كتير كركا ريه خود تراشتن وخحليت كيرو درسو كير ساري خوج لي جنات كيرن برخوش كو جن نابون آنها جنتين راستا جنتين بس دي ساجي پیدا كي نوانيا بزحمتا بو جنا كيب آسانترا وقتی که مروفتید مالباتا کت اینید که چو جنتوان جیتین جبکو جن نوی سارا جن داره هنان يعني كلتوري ماذا قال لك ريكي ديجي يعني حتى پیدا كرنا اكتراين كروكير حتى كو دابين كرنا جهيبوان حتى يعني قال لك خلقه ما يكو حشتي روكات كات ملتكين ام حشتي روكات كاين هر کسی که مدید بادا بيجي توارن جيانا مجي بكان فيلم واو تو جنكي اوه مادام جنكي ولا بتجنا قوار تجي جنبتنا شو لا منا
نشون من السينما نديته نشمه بتبر وانا ما وش بيستمم دواكين يعني اگر مروف یه راستگو بید گلک راستگو بید گل خلکی ما گلک پشتوانه راستی اوی کن زحمت و نه پشتوان اوی کن ما کمپانیای چکینا فلمانینن و بلافکینا فلمانینن منین حتی همانینن ایلا هندک کومت چه بوین حوالن هایی کدود کن آنجی تا که کسی که کمپانیای که بیانی های نتوالاتی دا آنجی یعنی وکو تا که کسی شیای بیتا فیلم ساز شیای فیلم باش چکتن و خلات باشی ببتن بس وکو کمپانیای فیلم هدیه پیدا بن یعنی انا بجمش به خدا نیم چکام خدا نخواینم هیچ کسی نیم بیت خدا نما البته لباله چکش پرتو بالاویا ما وکی از زمانه ما یعنی از پرتو که بنویسم نه اصلا زانم کاری چه الفابت نویسم چه لهجه دبوکی نویسم بونمونه خوندوانه من پترکی نده خینن پرتو که ادی واسطه یعنی پرتو بالاوا بیچکه اما اگه زحمتی تو او بونه اگر نه وکی جن وقتی بیشتر من وکی جن بر واجی ناف جواک آمده و تایبت بادینان کو از بادینام البته شول کرد قال لك اصلا تو جن بیشول کی یعنی مرجیت کن چی عندك میرید این گروه خواهید چه کردین او خواهد شول کن قال لك شول کن آنجی کمپانی خواهید هین آنجی بزنسمن آنجی چه بیش متى کدیری خبرت ما یا هنرینه یا چاندینه یا چوراشینه بس وکی جماعت وکی خلق البته وقتی از کمبارز پیدا کن بونه و روزه که بکن بود دمونتنا فیلم خدا بصدان مالبات دهن بصدان مالبات دهن ترمبیلا خواب زارو کن خواب بخارنو و خانه خواب دهن آگه نوروزش ده بومن کن گووندش ده گریدن اما گله که باشد چند آمده اما گله کاریه یعنی اما منا دیدی وکی زحمتی گله کن خود بومنجی بو همیاجی زحمتی هندینا نایتا گوتن بس عشق قلبش تظنی کار سینمای چند زحمته هند خوشش وقتی می بخاطر همه خواه می بخاطر همه خواه یعنی پراستی من هر بیای پیام خواب ریکا سینمای بگهینم و کمروبک چون که بوچی دم از بوم بیک زمان دامن کرد من شی کرد زواجم کرد لیره لهول الدهوکه من دنگ نکرد لیت سری من دا بوچی برایت من نهاتن گلمه بوچی سرچم که نگیتون رقصی از نشیان حتی بشی چند سالم فیلم کی گویی آوتشت جختی برای من فیلم دیدی و بعد چه وکی دیگه دیدی چه بود که چه رقصی فرقه هوسا گوری نتود که یعنی او پیامت کو من حس کردی بیجم و کو جنک یاش من وکویت سر گلک ده هین میرو جنا او پیامه ما بریو فیلم گهاندن یعنی فیلم داویه فیلم هفته من کوم الالمانیا تصویر کش بکو اکثر عمل ویدره بو و کومالا روشن بدرخان یا کو بوی اسپانسر فیلمی این کومالا یک جنین کردن پیوچه چه گیبنو روشن بدرخان کو یکم نویسر کرد خودم پرتو کو او نماید جیانی دا بس نوی دنیای فریتم او المانیا برابونج بنده شما ویلم تصویری که وجبر کو او شکفتید من ویاین الودری هبون و دمکی دا کو من وینه دیدن کو آورا بقول ویده و رهن داره دیار بون گفت او رهن داره دیال رهن سقویجنه او کو سمایت کردن سپاسیابت کم شدین قریشی که بمشان از یک مظلومه اکتر فیلم منه یکم جای کو اکتریت کرد فیلم دا سینمای دا کو اکتر فیلم میاد اوجی روشن بدرخان خدانه او بالاف کرد استوارانی کرد من شولجینی نه بس با فیلم که گلک جوانه پیام که گل مازنان دیف یعنی کرد فیلم بس پیاموی هزاران ساله از باید کم جبرنده من نویای همی وقتا از هست خواه پیام خواه گهینم و از اولوی باری کوید سری گلک ده هی نه همیا بس گلک جنو میره بله دیان خان بگومان وکوکت من آستنگی هی کیش عریشه زورن لکاتی با هر کس لکاتی درست کردنی فیلم ده أي فيان خان ببورن أنت كيشيغ إنترنتي كم دركود دنگید کیش دنگدیو پیم وای هیچ چشنی اگر چشی من چشنی قربان باستان لکن نه زور باشه
ئەدە باشە من دەرەچم ینی باسمان کرد مەسەلا بۆ لە کاتی دروستکردنی فیلمێکدا بۆ هەر کەس ینی کێشە و ئاریشەی خۆی هەیە و فیلمی دۆزیش بە بەراورد بە ئێستا چەندین ساڵ پێش ئێستا دروست کراوە وەکو گوتم ینی فیلمێکە کە پەیامی تێدا مەسەلا من لەم ساڵانەی کۆتاییدا چەند فیلمێکم بینیوە فیلمی کە تەکنیکی زۆر باش و ئیمکانەتێکی زۆر باشیان لە بەردەم بووە بەڵام لە ڕووی ناوڕۆکۆ ینی فیلمێک ناوڕۆکێکی سادە بوو ینی شتێکی وای لە لای ڕوانەر بەجێ نەهێشتووە دەتوانم بڵم پەیامێکی پێ نەبووە ینی هەرچەندە زۆر خۆمانەیان و خۆیانە بەشان و باڵیشیاندا هەڵدراوێ بێگومان لەگەڵ ڕێزم بۆ هەر هەمویان و بێگومانیش هەر ئیشکردن بە هەموو کەم و کوڕیەکەوە باشترە لەوەی کە نەیکەین بەڵام دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ینی ڤیان خان تا چەند گرنگە فیلمسازیان دەرهێنەر لە فیلمەکانیدا پەیامی هەبیان بەرپرسیارەتی ڕۆشنبیری لە ئەستۆ بگرێ ینی بۆ بەتایبەت لەم دۆخێ و قۆناغی ئێستای ئێمە کە هەموو شتێکمان لە ژێر هەڕەشەی داگیرکاریدایە زمان کولتور هونەر بە خاک و گەلەوە ینی هەموو شتێک لە ژێر هەڕەشەی داگیرکاریدایە و مۆدرنەتەی سەرمایەداری بەڕاستی و ینی بەگشتی و بە تایبەتیش داگیرکەرانی ینی وڵاتەکەمان دەیانەوێت کولتور و هونەری ئێمە لەناو ببەنیانی لە ژێر هەڕەشەی و توانەوەیەکی بەرفراوەندایە تا چەند ینی بێگومان دەیانەوێت کە ئیش لەسەر ئەوە دەکەن کە هونەری ئێمە لەناو ببەن هونەری ڕاستن ئیگەلان بەگشتی و ئی کوردیش بە تایبەت یعنی تا چەند گرنگە دەرهێنەرەکان و فیلمسازەکان پەیام هەبێ لە ئیشەکانیاندا یعنی ئیشێکی بەس تەنیا ئیشێکی تیجاری نەبێ ئیشێکی بەس فیلمی بلیت نەبێ بەڕاستی پەیامی تێدا بێ بەرپرسیارەتێک لە خۆی بگرێت پرسیار لای لێ ڕوانەر بەدێ بێڵێت هەڵبەت ملەت ji miletî gel ji gelî dem ji demî sal ji salê cê cê gorankariyê tên dê te gihartin ji ber ku ez dibêjim milletê Kurd herdem bin hereşedaya wekî tu dibêjî û def min ku sînema şûreşe û hebûne bêt em hemî li meydanê bîn her kesekê çunku sînema ne wekî hunerekê diye ku kesek tinê çêt biket muzîkekê danî tabloyekî çêket heta şanûyê birce çima pêşanûgeriyekê dêrê qurban bimî bitine ekterî dikir gelek can bû jî bes bû sînemayê nabîtin yani nabîtin ev ê dîzayner çi ji kamerê nizanît ev ê kamerê çi dîzaynê nizanît ev ê sînaryo yani bi rastî ya bi zehmet e heta tu van hemî bi spora peyda dike geleka bi zehmet e û her kesek ji van zehmetiya xwe dibetin bes xudan eşqe yani eger hatû em bêjîn ku wekî te gotî tîcarî û bilêtê ye dê geleka bi zehmet bît bes pa mişkîla me çi ye mişkîla me nîşadan e ji ber ku hekû me peyam hebît me vê nîşa bidin wextê nîşa bidin vêtin tîcarî bîtin vê parê xwe bînîtin vê xelk bilêtê bikirin de biçine sînemayê êdî êkûdû digirît me vêt me nevêt êkûdû digirît wextê ku filmê min filmêt peyamî ne hekû bêjin filmêt şûreşgerî ne filmêt kulturî ne jinane ne pitir ne kul ser jinê ye bes wekû jinekim nike sînaryêt min dwesanin ku eger em kêne film û me ew hebin me kompanya hebin yani rastî bêtin deng û rengê wê û dîzaynê wê temamen baş bîtin hema min sînaryo tinê têra nakedan derhêna ew eşqel pişt min e ew ku ez bişêm binivêsim û bikim ew lazim e bêne nîşadan yani ez rabim çêkem bû sînemayê درست ji ber ku dixek çina sînemayê da bibînin bes vê filmekê baş bît dixek bêjin êkûdû da bêjin here bibîne vî filmî gelekê baş e û berê xelkî û berê malbata bêxîne sînemayê bû çî ne yani çunku sînema me divêt me nevêt beşeke şûreşa me şûreşa berxwedana me me divêt me nevêt beşeke ji hebûna me yani çi bêjme te dagîrkerê me çend hêriş kêne ser me du carkî kêne ser sînemayê û sê carkî kêne ser jinê yani sînemaya da jin bûn û Kurd bûn helbet cihê tirsê û qeleqê ye bû wana bû yê ku heskene milete yan nemînît yan jî kûyle bibît bû nimûne
ادي جبالن دي جن بيت وفيلم بكات البات نابيت جبالن دي لازم عشقك وجالك مازن بيش مروفي بيت وباوريك وجالك مازن وإنسان جالك إن السوسرة خورية مروفي بيت ومروف أبد كل ندى وبردوام بيت بونمونه است يعني أجي وهوالت من هیچ کل نداره بردوامن یعنی راسته هر چند سالا فیلمکه بس فیلم نیارینه راستیجی و تینا نشادان یعنی تینا نشادان رگیدی های الفیدیو ده بس تینا نشادان از بیجم گلک گیرنگه والله ريان خان شتيكي ديكا كلا فيلمكا يعني بو من يعني شاني باس كردنا فيلمك مثلا لب هاتوا دو جور لا عشيرات يعني دو جور لا جاني خزاني كرد ما بشان دا خزاني كان ك خزاني كي طواو دا صلاة خوازة يعني بابلم تيدا بياوي كي دا صلاة خوازة وآماده هموشتك بكال بيناي مانوي دا صلاتي خوي يعني وبيقمانيش ايديولوژیای دەسەڵات خوازیش ئایدۆلۆژیاکی پیاوانەیە لە بەرامبەریشدا خێزانێک یان بنەماڵەیەک یان عەشیرەتێکی کوردیمان هەیە کە ژن و پیاو پێکەوەن لە دیوەخانەکانی ئەواندا ژن و پیاو پێکەوە دادەنیشن گوتن و گۆرانی هەیە وەک جۆرێک لە وەک هەوی هەیە لەوێدا پیاو یان باوک کە باوک نمونەی دەسەڵات وەکو نمونەی دەسەڵات باوک لەوێدا دەیەوێ یعنی پشتیوانی کچەکەیەتی مەسەلا ئامادەیە ژیانی خۆشی لە پێناوی ئازادی کچێکدا بنێ تەنانەت وەکو لە فیلمەکەدا کە کچی خۆشی نییە چونکە کچێکە بڕیاری داوە یعنی ئیدی بەدوای حەقیقەتی بوون و ئازادی خۆیدا دەگەڕێت ئەم جۆرە لە باوکەش هەیە کە ئامادەیە ینی ژیانی خۆی دابنێ لە پێناوی ژنێکدا هەروەها لەگەڵ ئەوەش جۆرێک لە ئەو کللتوری کە لە ناو کورداندا هەیە ئەو میوان دۆستیە و میوان مەسەلا کاتێک کەسێک شتێکی لێ ناخۆش لێ ڕوویداوە چۆ پەنای بۆ بنەماڵێک یان ماڵێک شەرمی هەر عەشیرەتێکیش بوو بێ ئەوان پارێزوانی لە تۆ دەکەن ینی مەگەر تەنانەت بەسەر ژیانی خۆشیان بێ هەر وەک چۆن لە فیلمەکەدا میری بەعەدرێ تەنانەت ئامادەیە کوڕی خۆشی بکوژێ لە پێناوی ئەوەی کە هیچ شتێک بەرامبەر میوانەکەی نەکرێ ینی هیچ هەڵەیەک هیچ ئینێک بۆ ئەو نەیەتە پێش دەتوانی ینی پرسیارێکی ئەوە گەر پرسیاری ئەوە بکەم یان هەموو ئەوانە لەگەڵێک یان تێکە هەر گرێدراوی دەسەڵات و باوک ینی کاتی دەستپێکی فیلمەکە بە پیشاندانی خیانەتە ینی مەبەست ئەو دووخەتە ئەو دوالیزمەی کە فیلمەکە دەبا بەڕێوە هەروە لە دەستپێکی فیلمەکەش کە بەوە دەست پێ دەکات کە برایەکی خۆی دەکوژێ لە پێناوی دەسەڵات خیانەت هەموو ئەوانە ینی لە ناو فیلمەکەدا بوونی هەیە لەگەڵ ئەوەشدا بەهار و نەورۆز هەیە مەسەلەن گوندی دێن نەورۆز پیرۆز دەکەن خۆ نەورۆز هەر ینی ئێمە دەزانین کە نەورۆز تەنیا شتێک نییە بۆ تێپەڕینی کاتێکی خۆش نەورۆز مانادارە نەورۆز نیشانی سەرهەڵدانە دەتوانین بڵێن ینی دەکرێت بڵێن ڤیان خان دەکرێت مێرگا سوور مێرگا درێژ ببوورە یا گوند بەگشتی دەکرێت ئێمە ینی تەنیا گوندێک نەبێ دەکرێت ئێمە وەکو نمونەی کوردستانێک بیبینین وەکو وڵات بیبینین یعنی دەکرێت ئەمەوانە هەڵبەت ئەس gelek یا مەمنونم هەڵبەت کوت زمانê me da em şiyayên filmî çêkeyên û tu wextê me da em şiyayên înternet hebît û şiyayên bûbînera deyne niyasîn wî filmî ji ber ku ew tiştemî xeyala min dabûn her tiştekî şan wekî te gotî remzeke yanî dû sê remzin kûdin em mêdadêşê tu welatê me bîtin bêy ku tu behsê
جهكي بكي دوزكي بتني بكي بيكو تو بحث ملتكي بكي بيكو تو بحث دينكي بكي تنامخات جهيني وكو مروف تنامك ديروكي جهيني يعني وقت دست مروف توصانين يعني تا چند خاين هبن تمرفت باش دي جلكت هين بون نمونه يعني اگر جلك جمعه گوتی حوالت اگر ترمبیلت هاجوی سر جاده چی هکو ایک خلط کرد بون نمونه البی باجره منو ها ایک خلط کرد بریم ببین دلیلش بخاطر خلط چه خلط هاجون من گوتی حوال خب تو صد ترمبیل دینا بینی که درست هاجون بس دی ببینی او خلط هاجون دینا چاندامه داجی يعني بلا هم دی دست خادرش کن بو او کو خیانت کری و آن خاینه بس چیه بیا ام یدیش نشاب دین او جنو میرن که آزاد اوید آزاد تو برای خود یعنی او رول کو از دم دادو که او دادو که وقتی سر میخوانت شد استرانا مموزینت بجید یعنی او استرانا کو دبه مداد گوه مداد عند صالة دا پیرن ما با پیرن ما یا پیکوتی و عین لحنه و یبکنی جی یعنی که تو برای خود يعني وقت متنبسي متبارات كده جيلت كده كاني باورك يعني شو كوش هستي من هاتي اجباري من هاتي راستا استرانا که استرانا او تدانينا بس دادو كنينا او دادو که سر میخانه شد سر میخوان بسیار جدی کرد او هبستران و جواید داد دا خمری کدی بیجمن که بوچین زاچه او ده هبشت لیله ما زینل هیویاته ه استاد استرانا قبل لیله مامو يعني عندك كاني تدا وجريشي تدا چونكو او زاني درد سرمه مجبوری یا خبریارا دای که اوکی خوشیدی بهری تو خوشیدی چوی على اساس یا یه خاین بوی بس خاین نبوید چون خلت دیگه هشت بود تشتکی دی او تشتهمی او ناید کود خیالا من داون مکینت نفوی استرانه دا که استرانه حسنی که از بیش مت حسن سی ساوی اگر تو گوی خوب ده استرانه مید کبنت کردواری گورینت لی بوی از وارد کم که گورین الناوا بوین الجها بوین اگر چند گورین وان صدان سالا جنتین نازکی نشاردن تنه اگر تو گوی خوب ده استرانه یا حیرانه یا خوشیده چاو بخواد سرمه تنه نشاردن وکر جن و نشاردن کو عشق خوشیدیه و بس و تو رو تیجیت کرد کرم میره عجم کجی تو تراوی چیتا چیات مینیتن او وصفه جوانی آوید که تو تینگو برو ممکوید کردن یعنی سرانه دا و بخل که گوی خودانه حیرانه که بوی او آن خوش بو یعنی جنه هر نازدیکت بینن و تنه بو جوانی آوه یعنی نشادن نازکی آوه نشادن و تینگو بره سرانه دا وصفه سرانه دا همه من گورینت لیکرین دیواری آخوا حلبت اوجی اواکو دایکا کرکی چد بیجیته و دیوانا مالا میری چنا میریه چد بیجیتن و چد کتن و دادوکا سرمه چه راست گویا چوید پارزید چد کتن داکو بشید خوشیدی بگهینی تاوه و چه راستیه بود بید حتی بینید خوشید اوه توی بومن يعني قالك خوشك وابو كام قاشتي نبي اصلي امشي في المتوسط ما اظن شكل وخلكي ما يجي رازيه وتبينيتن بس يمكن ما هالبط قالت كمان كان بخذينا دورو بريان خوا في المكيه وسط طبعا بارك قالك ما اظن شيت بيتن ما قالت شلكوتي وبالكوتي اكو بيجن ما هميو بي بشود كام همي عاشقت بدو زينم همي عاشقت بكلتورينا همي عاشقين اما همي عاشقك بشتا ما بوياكو ناي ام بیاد چکین خود چاوید ام بیاد چکین البته سپاس بو همی حوالت من یکو گل مشغول کردی سپاس بو کامیرا وانه ما او کار قربانی بم گله که ما خلاص او دل سوزه بو کامیره بو سینمای بو کرد پروریا خوا ادی حوالت ما همی توصابون يعني جبرنده بار که زحمتی خوابون بس اف دوزل پشت بو پیام عمل پشت بو والله فيان خان تريفا خانة تواني رخصتي كم بيتي من بيمنا هو فيان خان من دس خوشيك قلق ما زنل تتكم تشنشي تا وشي خانمك جرأتك لدفته هنا لفي فيلمي هكا هركسي برا خوب ده بدأت فيلمي بجرأتك دميني و جرأت ام وشي زلامة نكارين لفيلم اخو احتمال تشبكين احتمال ازدكم بس كسي دن لقل من اري كارين بن احتمال وشي نريت في سردمي نأو سردمي تلنا فيلم خدا باز دكي تا اف
بێژین ناو ئاڤێدا کچک و کوڕ پێک بە یاری دکەن و تەنانەت مەسەلەن دەستگرتنێ سورمێ بۆ خورشیدی هەتا ئەوی دەوی خورشید سورمێ دگری و دخاتە ناو ئاڤێدا و ئەو دەمێ وەختێ ژوانێ لە بن ناو سەوزاییە لوێرێ ئەvە هەمی جورئەتە هەکە تە نەبیت ئەس باوەڕ کە احتمالە ئەمێت زەلام نزانین ئەvە حەزێ ئافرەتیە حەزێ ژنیە حەزێ کچیە و چی حەزەکە یعنی گەلک جارە ئەم دەبێژین دەبی ژن بێتە ناودا دەبی ژن ئەف شۆڕەشە بکات چونکە ژن بخۆ دزانن دۆزاوان ئاریشەیەوان چی بەدایە ئەم زەلام نزانین چی بەدایە اینجا من دەستخۆشی تە دکەم تە ئەو جورئەتە یعنی گەلک مەزنە تە ئینایە ناو فیلمێ خۆدا جا پرسیارێ من ئەvە تە چەوە ئەف جورئەتە چێکری اوکی هەڵبەت من باوەری ڕۆژەکە هووسە هەبوو و ئینسانێکی وەکی تار و ئینسانێکە وەکی هەواڵامەتەرا ڕانای تریفا وەکەک تار و دێ ها هووسە بینن دەvê hestê bînin û dê qîmetê danê min bawariyeke wesa hebû wî min hey ev yek spas helbet bû te û zehmeta te û zehmeta hewa û pêşkêşkirina hewa ew cê rêzê ye ew çin e yadî ew ku ew rengê jiyana ez têda jî me yadkiriye filmî da ne zêdetir ne kêmtir tu zanî çim çi lê hate yani bêr ez bêrî bûme li bêrê keçik û kurek avê da wisa dikin أو الشخص موعد دن إيكودو ما بين موعد شنو شفتي كيف تنانجي جوانا شنو جوانا نقول هذا إيكودو بينن بهارجي خوش أبو أبيني وعشقه وبشكل جوانا ما يعدا بيرن ما ببيرن ما كريا ويابو مجوتي وستراند بيجيتنو چیروکت میته دا استراند میته دا گوبند میته که تو گوبند گیره دی دست خود گیرن فقیر و دولمندین گوندی پیه هفراد گل یک استران یک آواز یک پی بجنو بالا خود هجینه همی هستن همی مروایتی همی کلتور همی هبونه بوچی نه یعنی از گوندی ما از جیانه که واسه داجیم و چه تشتک مجدف خود چه نکریه یعنی او حقیقته که بوچی نشانه دین ما بوچی نشانه دین یعنی اوکی ما چه که گله که عیب جی نشانه ده ما ابینه که فاقجا جوانا شوانو بریه نشانه وصابو يعني كيف ما كرك چونه ناف بيري كرك چونه ناف بيريش بخاطر داك چكاب بينن نا إلا شوان باها قصدا من أوا بيجين شرما أن تشتا أصلا تبخو لناف في المادة تشتا شكرية مثلا جداهيك نيشان دايا دف أف نريتي آغاو دربقو أوي إيرو أم هنو هاتيا ناف دا وأويدن أوي الرسانية ما تأودمي سرمي دبيا ناف بعدري دبيا دف الرسانية أصلت ميت كردا والويري داوتها دم نشانة ما دي كأو هون همي بيك كتشكو كور همي بيك دستي خوغرتي و چه اف بيجين حدود و عادت و تقاليد هاتين كار لسر مناكا تا الفيري دوز تر اف نافير دوز كنافير نادانايا دوز از من وصاد بينم افي دوز تا ام دقريني تفا بو اصلي خو افا اصلي ميا ام كرد هصاينة يعني اول دف من جوانا بس افا من وشي قلت جرأت بيدويت وشي درهنان بخوت الراس بودي ناب هكتبري خوب دي استرانيد ما چلاوك بي چه حيران بي چه هوره بي چه اي بيد و چه استرانيد دنيت بيد همي وان مسألة هدانا همي بحث وان مسألة دكان هكتبري خوب دي افستران سردمي الجنك هاتيه قوتن ناب وان دا جيهانا جنكشي بحثي كوري دكان هوصايا هندك شتي ده هنا نكا عندك اف جامعات يدن دبيجن او نا عيبه اف حرامه اف جنابي نظام بابا اف حقيقته طبيعته السروش وصا ام شكريه شبكي انت قصدا من اوجر اتبي
أو جرأة أو جرأتك مظن تر هيا سيناريو من نيدا أو جي ماچك يكسان ماچك يوكاب ماچك يكسان يعني ماچك يوكاب سيناريو كجلك جانا 3 سال اسبيفا هي بدون بيتا فيلم راستيا كتيدا يا أبينا يا جلك مظن يعني راستيا جيانه رنگ جيانه أو جي أو يكو بيجن أبنابيت بلا أو جي رنگ خاني شادن أو جي بريخا رنگ خاني شادن تقصيري ناكن يعني أو جي رنگ خاني شادن هر کس رنگ خو باري خو هر کس آزاده أو جي آزادن جنه بترسينن بكن جور رش بوش كان تشلي بكن مشوله جيه هنا يعني دفر ما جي دبلكي هنا بس هنا جي وكيمه أنا وكيمن أجي آزادم از حس کم راستیا هبونامه مدل جیانامه یا کردواری یا دوان سترانادا هاتیا گوتن از حس کم نشابدم راستیت حس کم و نویسنی مثل هندینه از بمرمجی بیشینا من هند در هنرین که چو کرده هن و دیوان چی رو که کنه فیلم و دی بنا فیلم و جیان بردوامه و رنگ بردوامن و هبون بردوامه و کردستان آبادان بیتو بله ویان خان زیاتر من حەزەکەم لەسەر ئەوەندەکاتی ماوە لەسەر فیلمەکە قسە بکەین شتێکی گرنگی دیکە کە لە فیلمەکەدا بۆ من گرنگ بوو پیشاندانی هونەر و کولتوری کوردانە ینی پیشاندانی بۆ نمونە گوتنەکان حەیرانەکان حەیران و گوتنەکانی ژنان لە کاتی ناخۆشی لە کاتی دڵتەنگی هەر ئەو دەمەی دادۆ کە خەریکی شوشتنی پڕی سورمەیە یان لە کاتی گۆڤەندەکان کە هەم وەکو ئێستا باسمان کرد هەمووی دەستی یەک دەگرێ و سران دەبێژێ لە کاتی ینی لەناو کورداندا بۆ هەر دۆخ و بارێک حەیرانێک لاوک شتێک هەیە ینی ئەوە گرنگە کە لە فیلمەکەدا قورسایی خراوەتە سەر بۆ نمونە لە ینی بەتایبەتی لە کاتی دەستپێکی فیلمەکە مەسەلەی کاتی نەورۆز پیرۆز دەکەن و هەموو ئەوانە ینی فیلمەکەش بۆ ئەوەش ینی باڵکەشە کە فیلمەکەش بۆ خۆی لە چیرۆکی حەیرانێکی شۆ وەرگیراوە و لە ناو فیلمەکەشدا هەندێک شتی فۆلکلۆری دەگوترێ ینی دیسانیش ئەوانش بۆ خۆی جاری کە دەتوانرێت بۆ نمونە ئەوەی کاتی کە شاهین دەچێ بۆ لای خورشید شتێک دەبێژێ ئەوە کە شتێکی ینی ئەوانش بۆ خۆیان دەکرێت جارێک کە بکرێنەوە بە فیلم ینی ئەوانە وەربگیرێتەوە تیرۆکی لێ دروست بکرێتەوە بە فیلم بۆ خۆت لەسەر ئەمانە شتێک ئەگەر هەوێ بڵێ از نکی تو بحث کیشنی که تنها بینم کم چند زحمتت بریم البته شاهین کو حواله خورشیدیه کرکه که دهو که بو اکتر که دهو که بو مجلک جی بود چه کی بو ماونه جی گیر بو سیناریو جی برکر بو رول خاط البته سینما دو همی بس رول خاط برکر بو و دروجه بلی تصویری پشمان بو آن پشمان کرد بجا مش نيكم تلفون كيري بونده والد من باكل بختي خدي اكثر كيف في عمري بو صوب من فريكان يعني قال لك زحمت بو او خورشيد وشاهين او انا جبركو وكي من قلت از تداجيين از تداجيين ما كتب حسي نوروزه بكي مثلا شفت نوروزه ام قالت بشي وين مبقاو جانا يعني الجندي دستپێکە بەهارێ gelek cejin hebûn şingê newrûstinê ya mayî yê dînemane yê ayinî hatin xwe serdadan bes newrûzek berî newrûzê me roja biharê hebû gotine mêl mêlava hindekit gote bêl bêlava nûke bernameka heye televîzyonekê nave bêl bêlava bes ew xwe destpêka filmî hapêstanê dest pê diketin bêl bêlûkê heçiyê tişekî me xwedê çavebket bûkê yani ne tenê kuret bêl bêlava heçê tişekî me خدای کاری بیاد زاوا کیچو کرد گرهان گندی چند کیت خواهل گیرن تیر کیت خواهل گیرن و همی تشت کم تیر بجای هی که یه بازا که یه برنج هی خواه هی چه هی و رجا پاشته او خارن همی ده تلیناش لای گندی و الگالک خون الاجه ده بریاره دن کمیتا خواد چه کن یا گندی و ام کیره سیران خواب کن بل بلا ویا خواب کن و دا چن وی خارنه چه کن و البیرد منه او تشت از تراجی هم یعنی
دا خانه همیه بگ و چیکن او کوشبه وان زاروا کوم کری وان گنجا کوم کری و دا جنو میرت ما کفنه بردالینن بما دا جنو میرات لینا و جنو میرا گوان گیدا و یادید کرن سهرانک خوش حتی وارد کری یعنی بخیر هاتنا بهاره بو و نوروز چی پشتینگت هیتن و گلک جشنید محبونه اوید که مایل بیرامن البته من تکینه تیده اوسترانه او فلکلوره مایه هبونا مایه پشتینگه جی حس کات کن زارو حس کات کن گوونده گریدن جنومر استرانات بیجن یاد کن و خانه چید کن و اما دلی آقای نینه آقا تیتن الوانا تیک داتن ایدی دو بیتا فیلم طبعا البته بیتا فیلم ایدی موالی کریه کو آقا الچیت خبرت که تا طالبان بشته هین بچید شونه و میگه ایش یا منه یعنی او سنبوله رضانی بله ویان خان لباسی بابەتی ئەو سەرهەڵدانی کە لە فیلمەکەدا هەیە و گەنجەکانی سەریچیا و کە ئەمانە لە دژی داگیرکەر و یان لە دژی زوڵم و زۆری ئیدی بڕیاری گەڕان بە دوای حقیقەت و ئازادیدا ینی بڕیاری ئەویان داویدی بە دوای ئازادی خۆیان و خاکەکەیاندا کە گوندەکەیانە بگەڕێن بێگومان ئێمەش گوتمان دەتوانین ینی ئەمە وەکو کوردستانی گەورە بیبینین هەروەها ینی کاتی کە لە ناو فیلمەکەدا بابەتێکی کە بۆ من ینی باڵکێش بوو کاتێک کە عەجەمەکان دێنە لای بابی سورمێ خەلیل ئاغای یعنی دوژمن ئەوە بە ئاسانی بە ساناهی دێت هێناو ماڵی تۆ بە جلوبەرگێکی سادە تەنیا دوو نەفەر دێ کچکێک لە تۆ دەخوازێ لە پێشدا شتێک لە تۆ دەخوازێ بەڵام ئەو نەتەنێ شتێکە نەتەنێ کتێکە ئەو هەروەکو میری بە عەدرێ کە دەڵێ بێگومان ئەوە شتان لەولاوە گرێدراوە بە ئەو سەرهەڵدانەی هەم گەنجانی سەریچیا هەمیش ئەو بەرخۆدانەی گەلی ئێمە ئێزیدی کە بەردەوا کە چەندین فەرمان هاتووە بەسەریاندا کە بەداخەوە بەشێکیش لەو فەرمانە لە مێژوویەکی زۆر کۆنەوە هەتاوەکوی ئێستا کورد بۆ خۆ کە جێگەی داخە دەستی هەیە لەو پێش لەشکری و قڕکردنەی کە بەسەر گەلی ئێمە ئێزیدیدا هاتووە بەداخەوە لێبەلێ پێشت گوتوین ینی ئەگەر ئێوە هەروەکو میری بە عەدرێژ بە خورشید دەبێژێ ئەگەر ئێوە بۆ خۆتان لە پشتی یەک بن یان یەکگرتوو بن دوژمن یاخود ئەو کەسی کە لە ناو خۆدا بەداخەوە کە دەتوانی بڵێن ئیخانەت دەکا ناتوانێ بەسەرتاندا زاڵ بێ ینی ئەوانە بێگومان کە گوتم ئەم دوو ئینە بێکەوە گرێدراوە شتێکی کە بۆ من زۆر ینی ڕەنگە زۆرەی نەبێ بەس بۆ من جوان بوو گرنگ بوو شێوازی گوتاری میری بە عەدرێ کاتێک کە خۆیان ئامادە دەکەن و بڕۆن بۆ شەڕ شێوازی ختاب بوو گوتارەکەی بۆ من خۆش هات ینی ئەو قەس باوەڕی و جۆرگ لە سەرکردەیەکی ئەسکەری ئێمە دەچێ ینی زۆر بۆ من جوان بوو گەلک سپاس هەڵبەت زۆر خۆشە کە تو حەجێ کرد و وەکتە زۆرن حەجێ بکەن و هەیە یوتیوبێ بە لە خەڵک ببینن بۆ خەڵکی مەیە بۆ بینەرێ مەیە هەستێ منە ڕاستیەکە مەیە هەی کو ئەم گەلێکی باوەری مەیە خەڵکێکی هەی ئەم ئینینەت ماڵە خۆدا باوەریە پێت ئینین ئەو ژیا هەی هەڵبەت زمانی خەڵکی سەریە خۆ فەرز بکەین هەبوونە خەڵکێ خواندێک جۆرەکی ئێم ببینین یا هەی بەس یا دیژیە هەی لایە دیژیە هەی کو ئەم خودی کەرامەتین و ئەم بەرخواد داین و بەرخوادان بەردەوامە هەر هەبووە ئەگە سترانە دابێت کە چی ڕووکا دابێت کە چی دابێتن بەرخوادانە کچ و کوڕێن کووردا هەردەم بەردەوامە و هەردەم شاناز بوونە هەبوونە خۆ و زمانە خۆ و کولتورە خۆ و سینەما بەشەکە ژوێ خودیکێ ژوێ ئەوێنەیە یعنی بەشەکە ژوێ مودێلێ سینەما بێت دیار کاتن ئەرکێمەیە دەشم بە ئەرکێمەیە باشە و ئەو تشتینانە بیرە من کوێت تێدا هەین و پەیامێتوانە پەیاما میرێ با عەدرێ وەختێ بێ دەسترمێ هشتە بەراهیە وەختێ بێشتێ میرێ من بێشتێ نا ئەو توژمنێ منە هاتە بیرە من بەس خاڵۆ من دوو پرسیارم ماوە دوایی دەتوانی ئەتۆ داوام بکەی ئەگیان ڤیان خان ینی
بلوتي فيلمەکە لە ترۆپکدا گەیشتنە بە ینی تێکۆشانە بۆ گەیشتن بە ئازادی هەروەها پەیامی کۆتایی فیلمەکەشە ینی گەڕانە بە دوای ئازادیان تێکۆشانە لە پێناوی ئازادیدا هەروەکو خورشید بە سورمێ لە کۆتایی فیلمەکەدا دەبێژێ ئێمە نە وڵات نە ژن نە خۆشەویستیمان ئازار نییە و سورمێش دەبێژێ تاژن ئازار نەبێ هیچ شتێک لەم وڵاتە ئازار نابێ بێگومانەوە سلۆگانێک و درشمێکی دیارە ینی تاژن ئازار نەبێ کۆمەلگا ئازار نابێ لەولاوە باوکمان دوو باوک و هەروەها پیشان سورمێ دەڵێت دوو باوک هەیە باوکێک هەیە کە ئامادەیە کچەکەی خۆی بفرۆشێت لە پێناوی دەسەڵات و بەرژەوەندی خۆی باوکێکیش هەیە کۆکو میری با عەدرێ کە ینی تێکۆشان دەکا بۆ ئازادی و تەسلیم نابێ بەڕاستی دەسەڵات خواز نییە دەتوانین بڵێن باوک لێرە باوکێکی ئاسایی نییە باوک بەڕێوەبەری کۆمەلگایە سەرۆکی وڵاتی ناودەنێی نازانم سەرکردە هەر شتێکی ناودەنێی باوک لێرە ینی سمبولە بۆ ئەوە و بێگومانیش وایە کە دەڵێت تا ئازاد تا کۆمەلگا تا ژن ئازار نەبێ کۆمەلگا ئازار نابێ ئەوانە پەیامی گرنگن لە فیلمەکەدا بۆ خۆشت ئەگەر شتێکت هەیە لەسەر ئەوە زیاتر کۆتا پرسیارم بکەم بەگشتی ینی بۆی کە ئەمامۆستا سەرکەوتیش ینی داخڵ بێتەوە تا چەند گرنگە فیلمسازانی یان سینەماگەرانی ژن لە پشت یەک بن بۆی ئیش بەرهەم بێنین ینی فیلمی جوانمان هەبێ ئێمە وەکو گەلانی دنیا پێش بکەین وەکو ئەوی کە گوتم ینی ئێمە کولتورمان خاکمان گەلمان هەموو شتێکمان لەژێر هەڕەشەی داگیرکردندایە و ئێمە ئێستا دەڵێن تا ژن ئازاد نەبێ کۆمەلگا ئازاد نابێ بەڵام ژن خۆ ئازاد ناکرێ ژن دەبێ بۆ خۆی تێبکۆشێ بۆ ئازادی خۆی ینی و بێگومان لێرە ژن ئەرکێکی ینی بە باوەڕی من ژن ئەرکێکی قورستری دەکەوێتە ئەستۆ لە بەرامبەر بەرپرسیارەتی بەرامبەری کۆمەلگاکەی لە ڕزگارکردنی کولتورەکەی یا لە پاراستنی کولتورەکەی هونەرەکەی چاندەکەی لە داگیرکاری تا چەند گرنگە بە پێشەنگایەتی ژنانی هونەرمەند و ژنانی سینەماکار بەگشتی هەوڵ بدەن یا ئیش بکەن بۆ ئەوەی کە کولتورەکە بپارێزن لە ناوچوون و ئەوەشی کە خەریکە لە ناو دەتەجارێکی دێکە بیبوژێنەوە ینی ژنانی هونەرمەند تا چەندە گرنگە بێگومان هەموو هونەرمەندان گرنگە لە پشتی یەکتر بن بەڵام بۆ ژنان تا چەندە پێویستە ئەو پاڵپشتی و هاوکاریکردنی یەکدی وەکی هاتناتەیە نوکەتێ پروگرامی دا چاوەتە و پرسیارێت خواتکەی و جوان و گەنج و سینەماکار و کورد و کوردپەروەر و تێگە هەشتی و شروڤەکا جانتکەی ئەوەیە پشتەوانی ئەوە بەشێکی پشتەوانی و هەری مەزنەڵێن چاوایە یعنی تو وەختێک و پێدویش و ڕەشێبی و پێدوی ئازادکردنە بیت دێ چییە دەورێ بەرێ بەرێ لێ کوردستانامە و هینگێ نەتگوتنێ کوردستان یعنی بەس جێ بۆ بۆ کالێنمە بوویە هەر لێ کوردستانامە نانێ هاتیە ئافراندن نانێ خواردنێ گەنم دیروکناس و لێکۆلینوانێ گەڤناتیە یا ئیزبات کردی کو یا بەری 5000 سال پتر بەری چەند ساڵە ئیزبات کرد بوو دیار کرد بوو کو بەری 5000 ساڵە ژنەکە الكردستاني نكتة جنا كرد بس يقول جنا كل كردستاني أو ناني تشاندي يعني بيرود زبري تبع يعني أم جن أم جيان قصدانين أكو أبكي الدنيا هم يبالغ بيجن جيان آزاديش بالكو ديروك خد زبريني تبع إدي أو جنا ياكو ببيت نبيتن ببيت أشوراش غير ببيت نبيتن سينما بشك شوراش بيتن رابون ورينش ندوي بشك شوراش ما مستويا بشك شوراش بيت پروردگاکینا و حملاوي و زارگبوناوي بشن شوراش بیدن که مروتیه و آشتیه و جوانیه بینت میدانه
چاوال وی وڵاتێ من کوردستانا من نان و پەنیر و ماست و خدانکێنە حیوانا ژلای ژنێ بەهاتەکردن وەسا ئەڤرو من باوەریەکە وەسا مەزنیا هەی و ئەڤرو ژنا وڵاتێ من یا بووە سمبولا ژنا جیهانێ ئێدی مەبێت مەنەبێت دیروکێت گۆڕن ئێدی مەبێت مەنەبێت هاتی مەیدانێ و تشتێ حنێرات کات حنێر سانی چنە یعنی بدیتنا من حنێر هەکو بێژن حنێرە هینێ ژنێ بینن هەکەوا ژن ئازاد کرد يعني او تشيكو ما باور نذكر هذا ميداني وهي هاي وابا ام بشكين جوي يعني چند گرینگ هاری کدوب کن هالبات چونکو مادام بشکل شورش گیر بتاری کدوب کن و هر دم خلقی که دیه هی کو شورش ترسیدم و ترس وقت که هرج بین استر مروبی هالبات جنين آزاد الجلك دنياه نه بس الولد ما يعني برخد الدنياه يعني بقاوه دي جنامه از دبینم از دزانم دوروبرین ما الولاطين بیانی الولاطين اوروبی بری چند سالا دما متگوتی از کردم آن ایکی گود با از کردم اری بو چی این که چت قد کجن یعنی مدیای وکر بو هندکا خالی سرا وکر بو یکو خالی بو خواهد کن بنا به پاکشینا همسی که چت قد کشتن طبعا اما گله کی من ناف جواکی دا باره فتر که جامعه يعني من ويسي بروجا که روزنامه کا سویدی دا مگوتی با که جامعه یا کو پارلمان هوا و پارلمان اروپا نقشاندی قملاندی پونه که جامعه یا کو دنگ بیجه هلی نافدار در کتی پونه که جامعه یا کو خلاط ملوانی آوجنی بدی پونه که جامعه یا کو این بحثی وینا کن بس این بحثی دو خالی سرت کو تزور یک مشکله و يعني شيء كاين تسريون دا وربنا بونا سبب هندي جاكوشتي المهم كل بو كلتوري ما بس ابرونا ابرو هر الدنيا شي لا دنيا شي ما بيجرا حتى اوروبا كيله بيدن بجاز كردن ديفيجن واو وبانه ديريكت دتنا بحث جنه وجنولوجيه و آزاد بنا جنه و اما جنه مال دنیای چا روزه که نان پیدا کردی و حیوانات خدان کردی روزه که بعد هزاران سالا و جان یا اینای ابرو یه جانت گهر یه تندو تیجی ناهلن حلبت گروپ تندو تیجی سرمایه داریه که دیانته که چیه جد ترسید جنه ترسید جنه راش پوش کت یا جنه روید کت هر وقت ایگه این عقلیته یعنی کار اینا جنه بوچی بسیار ویره بوچی جنه دست بکت و بوچی جن بتفاری کدوب کنو بیره میدانه جبرکو جنه میراجید اینید و جناجید اینید ما مشتاقات اینید دایبابات اینید سرکردات اینید جنه دبن و برسنگ جنه پروردد بن اولاو کمن و بر حیران جنه پروردد بن و جنه ما ایرول کردستانه چونکو خدا نالاو کو حیرانه چونکو خدا نالایلایه چونکو خدا ناوی عشقه و اگر بر خود استرانین ما ام جهر مامل بادینان هندکی بر بادینی و کرمانجی سر باکور و روج آبا اگر خود استرانین ما اینکه پرانیا و نه همیل پرانیا زار دوی جنه هات نگوتن جهست جنه لالالاوکو لالالالالا اواد لورینید اواد بیجید اواد ابینا خواد بید اواد یعنی ویگاوه لوایال میدانه یعنی کرد و کرمانش لوایال میدانه جبرکو دلیوه هی بوه که ویگاوه میدانه بید ادی سینما کار بیدن شهروان بیدن سترام بیج بیدن پیشکش کار بید و کتا خوشه یعنی خوشیه که تیده های کتوبه شکیش به شورشه گلک خوشه چونکو من باقریاب هنده های که اوید بدی هزاران سالا جی خواد کری آگشمه هیا و نمرن و ام نایلین او بمرن و یه دیف مجیرات نایلین ام بمرن تو برای خود او 3 سالا جارا چاره یلمازگونه السلیمانی برسرد دینم روژا یلمازگونه نهی نه همی ساله ام پیواوی بیجن او پیواکوی گویی دیمای پیواوی کو سال 1984 نوروزا پاریسه بو یلمازگونه آخوید ام نایلین یلمازگونه بمری ام نایلین یلمازگونه بر دوام خباتاوی بر دوام اوجی سینمای کرد بونه آزادیه البته بو مگلک خوشه یعنی خوشیه که گلک مزناته دا کمروف که بیتت وی خطه دا ویان خان لا برسيارة بس يك فيان لقسكاني فيان خان يكسر هذا بيري من يعني تاندو يعني بلم جيان لولاتي إما دستي بيكردو وبناغي شهر ثانية إما وكشتو كالجني إما دوزيتو استاج كسردمي كابيتاليزم وسرمایه‌داری و ویران کردنی دنیای جارێکی کەوەی کە مرۆڤاتی بەرهەمی هێناوە
لە لای ئێمەوە جارێکی دیکە دروشمی تاژن ئازار نەبێ کۆمەلگا ئازاد نابێ و دروشمی ژن ژیان ئازادی هەموو دنیای گرتوتەوە ئەوە بۆ ئێمە شتێکی زۆر گرنگە. بەڵێ ژیان خان من ڤیان خان قسووریا من عافیکە من دەستخۆشیال تەتکەم بۆچی بۆ تا وەکی دەرهێنەرێک تا ئەف چیرۆکە ئەف داستانە ئەف لاوکە ئەو حەیران بیە بە ئەسڵ بخۆ ئەس باوەڕکەم لاوکە چونکە حەسەن ڕووسساوی لاوک ژی گوتیە و بە بادینی ژی گوتیە نە هەر بەس بە سۆرانی ئەvێتە ئینایە بۆ ئیر و بەکار ئینایە چەواشول لەسەر کرێ وەکی ئیر و مەسەلەن ئەvێت ئاغا بخۆ سمبولەکە بۆ تشتێک ئەvێت ڕۆمیا هاتن سمبولە بۆ تشتێک هاتن کچەکی مە ببەن ئەفژی سمبولێکی دنە ئەوی سوورمێ و ئەوی خورشید چوونە چیایە ئەوژی سمبلێکی دنە و پشتی هەنگی و سوورمێ ئەس ناوێت بێژم ڕەوی ئەس ناوێت بێژم هەڵات ئەس دەبێت بێژم بخۆ شۆڕشە کرد وەکی ژن تەلبێرێ دبێژی ژن دبێ شۆڕش کات بێژێت نە ئەvە کرد سوورمێ ئەvە کرد و چووە چی بە چوو دەف بێژین ئەvێت بابووکالا خۆ ئەوێت ڕەسەنێ ئەvە هەمی تشتێت جوانن و تشتێکی دنێتە من بخۆ تا دزانی وەز باوەڕکەم تریفەژی دیتیە بخۆ دزانیت من لەسەر فیلمێ دنێتە بێت سەما و ژیانێت نویسیە دزانم شولێتەوەکی دەرهێنان چەوایە نێرینە تا چەوایە چەوە ئەv لۆکەیشن چەوە ئەv گرتەیە فیلم دێ و فرێم چەوە تژی دکەیت بە ڕەنگ بە ڕووناچی و بە فیگەر بە ئەکتەری بە هەمی و تە دوێت گزارشتێ خۆ بێژی دزانم و لێ فیلمیژی من وان تشتا دیتیە بەس ڤل ئەv فیلمە من پرسیارێک هەنە پشتی هەنگی دچمە سەر تشتێکی دن ئەvە چ ساڵک هاتە چێکردن 2011 2011 دبی ئەم ئەvە بزانین 2011 لچیڤە لە دەڤەرە بادینان و ئەبێ ئەم ئەvە بزانین لوێرێ ڤیان خانە بتەنێ بیە چونکی کامیرەمان احتمالە کامیرەمان نێرینە جوان هەبیت ئاریکاریەتە کریە بەس ئەو کروێدن گروپێدن ئەس باوەڕکەم 190 وانە نە فلیم سازن نە لەیستگڤانن ئەکتەرن و چ زانیاریە لەسەر وان مەسەلانینە وایە چونکی هەکامبەرێ خۆ بدەینێ ئەvێت شێخێت باعادری و خێزانە وی وان لە ئیستکا وان نەلاوە هەتا ئەف دایالۆگا خۆ ئاخافتنە خۆ ئەزبەر نەکریە دیارە ئەم دبینین بەس ڤیانخان چ بکات ئەvە ئاریشەکی مەزن بیە بۆ ئەو دەمی چونکی تە گەلک ئەکتەرێ دنجی وان نە ئەکتەرن هەندێک هەر ئەvێت ئاغا احتمالە بەس ئەکتەرێ شانۆیی بوو بیت دیارە نە ئەکتەرێ سینەماییە هەتا ئاخافتنێوی نە سینەماییە ئەوانە کێشە بینە و تشتێکی دن احتمالە وەختێت فیلم وەختێتە کەم بیە دەبیت بەvێ چەند ڕۆژێ ئە فیلمە خەلاص بکەیت ئان تەنەشیای وەرز بگۆڕیت چونکی هەکە بەرێ خۆ بدەین فیلم هەمی بەهارە ئێ باشە تە چیرۆک چەند وەرزەک تێدانە ئەم وەرزێ زستان نەدیت باران نەدیت گەلک لاو بیە کە لە هەندێک عەرداتە باران نیشان بدا وەکی پاقشکردنە ڕۆحاوان مەسەلەن وان وەختە کە خورشیدی لە ئاغا جێ دهێڵیت بەڕەئیا من بە نێرینا من ئەو دەمی بەری جێ بهێڵیت دبا خورشیدی لە دوو عەردا لە ئەو عەردی جێ دهێڵێت لە ئەو عەردیژی دێتە سەر ئاغا دەبێت بکوژیت دبی لەوان دوو عەردە هەردووک باران هەبا گەلک لاوتر بوو بۆ پاقشکردنە ڕۆحا خورشیدی
مثلا دفا هافيني او دمي سرمي بابي خوب جي الله شو دفوان هكا آفين باتشيتر بو هافين گرم و گرم و وانتش تا زيتر دربرينه که لاوتر بي بو شورشا سرمي بو شورشا جني يعني أبا الرأي من قصدا من إنجا أب آريشا هبي بوتا چواتا كار لسر أم همي آريشا ياكر جبالكو مرفزاني تشاوايا او رحي شو راش جيرانايا هي مرفزاني تكو دمنينا وجينينا واكثر ناشين جبان دي تشيروكي ولا كيكو ابا هميت ما هكذا هات ياكرن افريدانا دي مجبور تشيروكو خب غوري قالك جرا تشيروكي غوري تنكو كو اب كاسي هنهات قايم بو مرت شكلي هات جبالكو او نات هاتت ناف الميدات مجبوري بيقا بغورينا كليبكي او جي شوراش جيرانايا هولدان ما شوراش جيرانانا كو لازم افتشتا تشيبيت اذا تشوا تشيبيت هم برانجكي تشيبيت راستي وصايا وكيدي يدكو سينما كار كم يلا كم نافدا هبون بيدم دسنايد بس اكثر ما يستركي او دادو كاوه هر دو سينما كارن هر دو كاجي تمثيلوان يا باش و صاناهي بون يعني قال آسان بون يعني ايش قال بكي آسان بون بس ابي دينار ربنا يكم جار بون دادو ليستنا دادو قالك لاو از بدل من بو حتى او كتك سلمي بقاجي سلمي دي الاستقبال كسينمائيه هي سرمجي لاو بو بس ديارنا ديار فقير يكم جاره او زوزان يكم جاره هول داني دوان هبون وكي او راح اجد بيجم راح شو راج جيرانه كو اف جورات شيرو كبيت ببنا فيلم تني ابايا قوال ما كدي چونكو نه آسان بو ابد هكونو كيا ورجي من هوالا يديد سينما كار قوتي عمل هيفيا بارانه لقطك في الميمايا ما حتى باران تيت من حسودي بيبر مثلا ديناكر مثل اللي خاطر قلتوا او دكاريت او دشيت دتوانيت انتظار حتى باران تيت باشي اكتربي حاضره جيبي حاضره اكيباويا تكنيكي حاضره من نه راستي نه نبو لازم بس بو جماعه هول داكو او تشيرو كيف كانت ما كده همات ما كده او 900 ريداين اما ما كده تصوير كان ما كده أري أم من كبري خودا فيلم قلت ما قالك بفقيري هاتي تشكرن يعني ديارة قالك شعر داري كاريا ونكري حتى راكوار قالك عردانا نتجية هر مثلا نويت شرفانية دشنا تشيا يعني بس تفنقك بدستيوانه أي كواك في شكل قلوان نبي تفنقك هكذا جاف تفنقشي تشنا تابر برنا وأويت كفن بس يك في شك دقريت يعني يدوز من دكوزي خلاص راز بيجي نه تصویر ما روزه که بو باش هات نه به ها بيجين ما شرط چه که بین عجم و ازدیخانه دا شرط چه بو همی مهاوت منتاجی داشت بلکه دل من نبو او يعني شربانه ما پیدا کردین او همی مهاوت جبالكو من مونتاج دا كرت كير فيلم ما قلتي بلا ابا نامين نشكو بدلي ما نبو لازم عليك بطراز بيجي بس لا يجي مشين بيامي خاب جايين ما اوا لا من يا قوتتا ناف دا تشولي خوكريه وشي درهنان وشي تشيروك افدسكاري همي تكريه بس عندك مشكله اريشه هنا نبدستيتها ويا جبالين ديجي من اول خوشه وقته يعني راسي خوشه وقتكو افسد هذا ديتن افسد هذا بيراما سر همي حالي رامشين بك يعني هلبات نكا قال لك امكاني بعد استخلكي هنا قال لك باشترن مثلا بونمونه حواله ممانوها تباشور دلي خافلم چيكي اكي بكا قال لك زيرك اوروبي قلبو سويسرا والمانيا هات بوند قال بمنت پاره خواه بو بونمونه فيلم ببینو که گری دنیای خلاط داد فيلم جيران از وکی جنکا کرد نه وکی فیلم سازک وکی جنکا کرد گلک به کیفاشو پیشان هازم بمنتیه که نبو ام فقیری گلک کرد چونکو وصايا يعني جن لازم بيت ميدانه جن لازم اخو اثبات کرد هنگیر اللي بينا گرتن لازم بتر عشق بوتبي بتر تحديه بكاتن ام بيجنا تحدي بعربي بين تحدي نظام عربي كردي ام بربس تحدي اري من دس خوشي التكن چونچی الفيلم من بخو درهنرم دبينم او دمين من شو الكريه
بەرێ خۆدا من لە 91 فیلمە قەرە چێکریە 94 فیلمە زامێلی گەرمیان چێکریە بە دزانم ئەv ئاریشەل دەفتە چی بیە یعنی من دیت ناو فیلما دیت هەکە ئەم دبی هوسا شرۆڤەیە فیلمە تا ئان فیلمە هەواڵێدن بکەین نابێ وەکی ئیرو بکەین وەکی ئەبێ کەمپانیەکی هالیودی وەکی ئیرو لە کوردستانی هەمی تشت حازرە دبی ئەم بزانین مەسەلەن ڤیان خان لە ئەو دەمی من دیت یعنی لە ئەو دەمی کەس لەگەڵتە نەبیە یعنی بە دیارە بەسەوێت دادوو بەس دادوو لە ئیسەکبانێکی باش بیە و ئەوانی دن چ معلومات نەبیە لەسەر فیلم باوەرکە موبایلا من پیچەکە نزای خەلەتە سەری ئەنزۆم چەند تێدانەنوکە بەرە خەدانمە ئەنا بینم ئەv نوکە سەعاتێک و 21 دقەیە چەند تێدانە وەخت هەنە بەس من دوێت هەندێک کەسێ دن پرسیار هەنە بزانم چێنە ئەوە هەندێک هەواڵێ دن وەسفێتە دکەن ئەمژی وەسفێتە کریە تعزیزە ماین عزیزێت من هەر کەسەی گولمە بیتن سڵە بڕێزە من هەنە بوو هەوە هەمیە سپاس بوو هەوا سپاس بوو کەکێ تار و گەلە گەلەمان دیە سپاس بۆ تریفا عزیز یا جۆن قوربانی تە استێرامەیە سینەمایە هیویدارم تە بلند و بلند ببینم ئەز کەی خۆشم کەرم کە لینا سیروان دەبێژێت پلانی کاری فیلمسازی نوێی ڤیانمایی بۆ داهاتوو چییە؟ بەریتە بەرسف بدەیت لینا خان پرسیارێکی تریشت کردووە حەزەکەم جوابی ئەوەشت بدەمەوە ئێمە لینکی فیلمەکەی ئەم فیلمە دۆز لە فیلمسازان دامان ناوە لە ناو هەفتەیە داماننا بۆی خەڵک بیبینێ و ئامادە بن بۆی مناقەشەیکەین ئەمە یەک و من نووسینێکم لەسەر فیلمێکی نووسی و هێشتا بڵاوی نەکردوێتەوە ئەویش هەر هەیە ئەتوانی بڕۆی نووسینەکە بخوێنیتەوە بەس فیلمەکەی تەواو نەهاتۆ تەواو بووە بەس نەکەوتۆتە نیشاندان و فیلمی دنجی کەرەمکە بخۆ بێژە ڤیان خان هەندی ئەم ساقین ئەو عشقەمە بەردەوامە هیڤێنمە بەردەوامن ڕاستە یا زەحمەت کەتی ئەو دەبارێت و من ڤایەوان کوم بارزالێ پەیداکەمە نەوروزێ لێ بکەم ئەو سینۆریا منانیدا یا هەی ئەو دەبارە نەمانەوەی خوا ئێمناهی لێ بەلێ مشت جێخەب گۆڕی ئەو خەلکە بەلکی نەشێن نەت حازرن ئەوێت و وعد و سوز داینە من لێ بەلێ دیسا مشت وانژی بگۆڕیت بەس بوو نمونە ئەو فیلما دووس بخوا ئەو ئەکتەرێنک و ئاوێدا هەمی هات نەگەهارتنش بەکوندە گوندێ دیمە ئامادەکردبوون هەندێک بارزین و چت بێژنێ من جەلوک و تشێت بێرێ و بێری و شوان و ئەوێ دی و پاس هەمی مەحازر کردبوون مە ئەم مەجبوون جێخەب گۆڕین ڕۆژە خەب گۆڕین وان خەلکاژی بگۆڕین بوو ژبەر هەندێک ئەگەرە ئێدی ژبەر هەندێ فیلمێ منێ نی ئەس گەلە حەزکەم فیلمێ درێژ چێکەم چیرۆکە من یا حازرە و فیلمێ دیکومنتاری سەر حەلەبجێ ئەمە چەند ساڵە ئەس پێ بە خەریکم هەکوت بێژن ئەوێ دیمە جبك عشقك من هاي بوي كلتوري وهبونه وجنبونه يا كيفن حلبتنا يعني هما كيميا باران ومرن حلبتنا يعني برخدان وجنبون وإثباتويجي أو أكون كجن ربا برن ويره وجن قاي مقامل ويره وبشتي إنجاجي بيكرت آخبن بيكرت وان جناجية هنت آخبن ووقت يقول أوروبا ديف ديروكا كو من زاني ومن خاندي وقت الأوروبا جن بحكم ديرت هاتنا كشتن الحلبتنا من جنا هسبسواريت كده يعني بريكانات كسر هست بسواريه يعني او رنگی بینین اول چند دست به بس ارشیفا کبن پیدا کم يعني فيديو وينين راشو سبين قالك كبن قالك جون دست مكتين ام حس كان حلبچه چيكين بدوكومنتي قالك كارت ميتين ودم هوالوجي هوالتكم باري بهبن بلا چيكن نه الى اس شكما كومبانيه چيكينا فيلم نينن بس پاتشيا ما خوايا هاي ما ايكوديو هاي ما هفدويا هاي ما پیوندیت خواهد کم ابرو که از الگل ایکی آخفتی مگوته بس تو بشه کمپانیه که بچی که بیت ما بیت هین الهنده فلانجی بشه اقناع که ببینه خدانه برهمی دا بشه نیشا بدن دا بشه بنسینه ما دا طلاف کن باکی تا که کس غلطه فیلم چه کرد که داری دادن تبیره آنجی هم بریا یوتیوب بتنه بیتن زحمته بگه و یوتیوب یا بویا بحر و خیلی ویراناگی هن چه بخدنه چه نه بخدنه کرتا ویدیویا نه بخدنه فیلم که دریش البته جبنده لازم ایدی خلکی ما بچی در سینمایه خلکی ما
ڕەوشەمبیریەکە یعنی ژماڵە خوا دەما ماڵبات ژن و مێر و زاڕوک هەبڕە دەرکەبن ژمال حتا سینەمایش خوا ڕەوشەمبیریەکە و ئاوەکردنەکە و دەروون ساخیەکە و بەخەدەنە فیلمێکیژی پشنگەنی قاژەی سەر بکەن gelek başa û film saza jî başa ku dê bilî ew biliyete ew dikirin dê bîte sebebê çêkîna filmekê dî jî bû nimûne yani êdî ji ber hindê min ev rojî gel hevalekî axift yê li Hewlêrê telefonê min gel axift min gotiye eger em bişên vî filmî çêkên dê gelek baş bît em me kol nadeyn em teslîm nabîn em berdewamîn hindî destê me bilivît em ê nivêstîn hindî me jiyê me bîtin em ê هزركين ام خيال كين ام راستي اجي دربخين راستي قالك خوشه صحت خوش وام قالك ممنونيتينا تريفا جان هيچت هي برسيارو شتا قشتيكت هي شو كمان كوتايبه وانا كبيرين نعم شتكي وام هلبته هيا بلام اوي كهزدا كم باور ما اوي بيويس بو گوتمان امن دمه بلام زور سپاس ویان خان بو هبوني ايوا شانازی دەکەم کە ژنێکی بەو ڕەنگە و ئەو کەسایەتی جوانە و خاوەنی ئەو سەربەخۆیی کە لە ئێوەدا هەیە و ئەو باوەڕی و هێزە بۆ من ینی جێگەی شانازی و شانازیتان پێوە دەکەم زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە بووم لێرە جماهیە ڤیان خان تەبخۆ چ هەنە کە بێژە کەرەمکە ئەم لە خزمەتێتەنە هەموو گەلێک سپاس بوو هەوا و هەبوونەوە gelek spas bû ew kesek ku berê xwe deneme silav û rêzê me hene bû hemiya û em berdewamîn berdewam bûn helbet serkeftine û ez bînim em milletekî gelekê serkeftîne çiku em hiştê etmayîn em gelek etmayîn û em ê bûne nimûne bû cîhanê ji ber ku azadkirina jinê ji ber ku ez jinim û ez Kurdim erkê min gelek giran e erkê min ê mirîvayetiyê jî giran ez mirovim ji ber hindê spasiya we dikem spasiya hebûna we dikem وڵاتی me ئابدان شوڕەشە me berdewam صحت خۆش ئازیزان دۆستان ئەلبەتە ئەلەم چەند ڕۆژەیە فیلمەکەی ڤیان خان دۆزمان دانابوو کە بیبینن هەموو بیبینن بەڵام ئەگەر نەشتان بینیەوە توانن بیبینن بەڵام یەکێ لە شتەکانەوەی کە ئێمە بەبەستمانە لێرەوە وەکو فیلمسازان زۆر سەرنجە خەینە سەری ئێمە فیلمی کوردی لەو زەمەنەی خۆیە چۆن هاتۆتە دروستکردن چۆن لەدایک بووە چۆن پێگەیوە بە جۆرەی پێویستیەکانی بە جۆرەی ئاستی وشیاری و توانای دەرهێنەرەکە ئەبێ ئێمە بە جۆرەی ئەو زەمەنە شرۆڤە بکەین نەک بە جۆرەی ئەمڕۆ ئەوەی ئێمە ئەمانەوێت نابێ ئێمە بڵین نا ئەم فیلمە هیچ نەبوو ئێستاشی لەگەڵا بێ ئەو فیلمانەی کە لە سینەماکانە نیشانە درێن ئەو فیلمانە چی وەکو ئالوودا و ئێستا 1970 ئازیزان بڕۆن بیبینن ئەگەر فیلمەکە کەسێکەڵێ خراپە یان خەڵک بە خراپی ئەزانێ واز لەوە بێنن مەڵێ خراپە ناچم بیبینم مەڵێ هەر بە فیلمی نازانم وەختی خۆم خەسارەکەم نەخێر چوونت بۆ سەیری فیلمەکە و ئەگەر پیتاقە بۆ کەسێکش بکڕی تکت بۆ کەسێکش بکڕی بچێ بۆ فیلمەکە بەمە ئێمە هاوکاریەکمان کرد بەبێ ئێمە وەکو بینەر توانیمان گەشە بەم بوارە بدەین بە بواری فیلمسازی با بەسە وازلەوە بێنین کە بکەوینە سەر ئەوە یەکتری بشتێنینەوە وەکو هونەرمەند و بڵین نا ئەوە چیە ئەتر ئایا لە ڕووی ئیرەییەوە بێ حەسادەت بێ ئایا لە ڕووی هەر شتێکەوە بێت با واز لەو شتانە بێنین ئەمڕۆ پێویستمان بەوەیە بزاڤەکە هەوڵەکە بزوتنەوەکە بەردەوامی پێ بدرێت ئیتر فیلمەکە باشە یا خراپە با بچن بیبینین و هانیان بدەین بۆ ئەوەی باشترکەن و باشترکەن و باشترکەن دوای ئەوە ئەتوانین بین شرۆڤەی فیلمەکە بکەین وەکو لێرە ئەمڕۆ کە سەیری فیلمەکەی ڤیان خانمان کرد و کە مناقەشەشمان کرد ئەلبەتە ئەو شتانەشمان وتە و کێشانە چی بوون ئەو کەم و کوڕیانە چی بوون ئەشیڵین ڤیان خانیشەوەتانی وەریگرت بە سنگ فراوانیەوە وە شیکاریە جوانیشمان بۆ کرد بۆ ئەو هەوڵەی کە ئەو کردی ئەبێ ئێمە ئەم دوشتە لێک جیاکەینەوە اینجا لە کۆتاییە من دەستخۆشی لە ڤیان خانەکەم لە تریفە خانەکەم و لە هەر هەموو ئێوەش کە گەشەتان بەم سەکۆیە داوە بەم پلاتفۆرمە داغەوە
بە فلیمسازان بەردەوامیتان پێبەخشیوە. زۆر زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک و بەو هیوایەی